بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێ بێ بینەرانی خۆشەویست. ئەمڕۆ هاتوونێتە شارەکەی مەلای گەورە و حاجی قادری کۆیی لە دامێنی کێوەکانی هەیبە سوڵتان و باواجی ئەبینە میوانی شاری کۆیە لە 7 کیلۆمەتری باکووری خۆرهەڵاتی سنتەری پارێزگای هەولێر. لێرە لە شاری کۆیە کۆمەڵێکی زۆر شوێنەواری و جێواری مێژوویمان هەیە. ئەمڕۆ ئەچینە سەردانی قشڵەی کۆیە وەکو یەکێک لە شوێنەوارە مێژووی و گرنگەکانی دەورانی ئیسلامی، وەکو یەکێک لە پاشماوە زۆر شوێنەوارە گرنگەکانی کوردستان. لە شاری کۆیە بەشێکی زۆری مێژووی شاری کۆیە و هەروەها بەشێکی زۆر لەو شوێنەوارانەیەکەوە ئێستاکەش لە شاری کۆیە ماون بوونەتە بەشێک لە مێژووی دێرینەی کوردستان. ئێمە ئەمڕۆ ئەچینە خزمەت قشڵەی کۆیە و گوزەرێک بە مێژووی قشڵەی کۆیە و وەروە باسێک لە پێکهاتە و ئەندازەی قشڵەی کۆیەتان بۆکەین. بۆ هیوایەن پرۆگرامی جێواری ئەمجارە سوودبەخش بێت. هیوادارین هاوڕێوەمان بن، هاوسەفەرمان بن بۆ گوزەرکردن بەناو قشڵەی کۆیە. دەربارەی شوێنی جوگرافیایی قشڵەی کۆیە، بێگومان قشڵەی کۆیە کەوێتە ناو سنتەری قەزای کۆیەوە، بەڵام بەلای خۆراوای داواتە ئەو شوێنەی کەوا ئێستاکە قشڵەی کۆیە لێ بنیادراوە کەوێتە ناو سنتەری قەزای کۆیە، بەڵام لە بەشی خۆراوایدا بینین بەرزاییەکی سروشتیمانەیە، گردێکی ڕووتەختمانەیە کەوا تا ڕادەیەک لە ئاستی زەویەکەی دەوروبەری ناو سنتەری قەزای کۆیە بەرزترە. قشڵە لە بەرزایە لە کاتی خۆیان بنیادراوە، ئەمەش بە سوودوەرگرتن لە جوگرافیای شوێنەکەواتە لە کاتی بنیادنانی قشڵەیان ڕەچاوی بەرزی شوێنی جوگرافیایەکەی کراوەوە. بێگومان ئەمەش وەکو یەکێکی تر لە تایبەتمەندیە سەربازیەکانی بیناسازی سەربازیکەوە هەمیشە هەڵدراوە بینا سەربازیەکان یاخود بیناسازی ئیداری حکومیەکان لە شوێنێک من تا ڕادەیەک مسەیتەر بن بەسەر چواردەوریانە و بینین قشڵەی کۆیەش بە شێوازێکی سەربازی لە شوێنێکی جوگرافیایی زۆر بەرز لە ئاستی زەوی دەوروبەری سنتەری قەزای کۆیە بنیاد نراوە. دەربارەی ناوی قشڵە ئێمە هاتوونێتە ئەو جێوارە مێژوویە و شوێنەوارە گرنگەی دەورانی ئیسلامی کەوا لە شاری کۆیە. زۆر خۆش ئێمە لێرەیە ئاماژە بە ناوی قشڵە بن یاخود قشڵە چییە؟ خۆی قشڵە ناوێکی تورکیە یاخود وشەیەکی تورکیە کە تعبیر لەوە کات یاخود بە مانای شوێنی کۆبوونەوەی سەربازەکانێت. واتە لە کۆنا ئامانج لە دروستکردنی قشڵە وەکو جۆرێک لە جۆرەکان بنکەیەکی سەربازی بوو بێ یاخود بنکەیەکی پۆلیس کە ئێستا ئێمە ناوەندی پۆلیسمانەیە دروستەکرێ. لێرەش قشڵە بە ئامانجی چی دروستکراوە؟ بە ئامانجی بنکەی سەربازی یاخود بۆ شوێنی کۆبوونەوەی سەربازەکان بە تایبەت لە وەرزی زستانانە ئابینین قشڵە بە شێوازێکی زۆر فراوان دروستکراوە. ئەمەش بۆ کۆبوونەوەی سەربازەکان و بە تایبەتی سەربازەکانی سەردەمی دەورانی عوسمانی. وەیە لێرە قشڵە بەو معنایە دێت یاخود ناوێکی تورکیە کەوا تعبیر لەم شوێنەوارە ئێستا یاخود ئەم قشڵە تامان قشڵە لە کوردستانە پاشماوەی قشڵەمان زۆرە، لە کەرکووک هەمانە، لە مەخمور هەمانە و بە شێوەیەکی گشتی وەکوی جۆرێک لە جۆرەکان لە بیناسازی ئیسلامی دەورانی عوسمانیە قشڵە. وەروەها قشڵەی کۆیەش بێگومان هەر بۆیە پێوترێ قشڵە چووکە لە کۆنا بۆ قشڵە دروستکراوەتە بۆ شوێنی کۆبوونەوەی سەربازەکانی دەوڵەتی عوسمانی دروستکراوە کەوام پێکاتە بیناسازی سەربازی کە هەیەی هەر لە تایبەتمەندی بیناسازی سەربازیەوە دەرەکەوێتەوە بینایەکی سەربازیە یاخود ڕوونتر ئەتوانین بڵین قشڵە واتە بنکەی پۆلیس یاخود بنکەی سەربازەکان بۆ مەبەست لە لێی کۆبوونەوەی سەربازەکان و شوێنی ئیدارەدانی سەربازەکان و هەڵبەتە قشڵەی کۆیە لە کاتی دروستکردنیشا جۆرێک لە جۆرەکان هەم شوێنی ئیدارەدانی سیاسی یاخود حکمی ناوچەکەش بووە بە حکمەوەی پێگەی بەهۆی فراوانی قشڵە و وەروە شوێنی استراتیژە جوگرافیایەکەیەوە. بۆیە لێرەوە توانین بڵێن پاش ماوەی شوێنەواری قشڵەی کۆیە یەکێکە لە شاکارە گرنگەکانی شوێنەواری دەورانی ئیسلامی وەروە شوێنەواری بڵێن پاشماوی شوێنەواری سەردەمی دەوڵەتی عوسمانی کەوا لە کوردستانە بەجێماوە و وەروە بە شێوازێکی زۆر باشیش لێرەیە ماوەتەوە پاشماوەیەکی باشی شوێنەواری لێرەیە بەجێماوە.
بەڵێ بێگومان دەوڵەتی عوسمانی لە مێژوودا بە درێژایی 500 سەدا حکوم فەرمانی بەشێکی زۆری ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردەوە یەکێکیش لەو ناوچانە کەوا لە سەردەمی دەسەڵاتداری ئیمپراتۆریەتی عوسمانی بەشێک بووە لەو ئیمپراتۆریەتە ناوچەکانی کوردستان بووە و بێگومان قەزای کۆیەش بەدەر لە دەورانی عوسمانی و دەورانی شارستانیەتی ئیسلامی مێژووی پێش دەورانی ئیسلامی و هەتا پێش زاینیش لەم ناوچەیە پاژماوەی شوێنەواری شوێنی شوێنەواریمان هەیە کەوا ڕێژەی شوێنەوارەکانی ناو قەزای کۆیە لەسەر و هەفتا شوێنی شوێنەواریوەن بەڵام ئەوەی لای ئێمە گرنگە مێژووی دروستبوونی قشڵەی کۆیەکەوا ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانی کەوا لە ناوچەکانە دەسەڵاتی هەبووە هەروەکو دەزانین کە کاتێک کە باز لە کۆیە کرێت پێوتێ کوێ سنجاق مەبەستی لە سنجاق کە یەکەیەکی ئیداری بۆ لە کۆناکەوا لە ڕێی دەوڵەتی عوسمانی و لە ڕێوالی بەغدادەوە کەوا کۆیە دەبێتە سنجاقێک لە ئیدارەی دەوڵەتی عوسمانی هەر لەبەر ئەمە و پێگەی گرنگی شوێنی جوگرافیایی گرنگی شاری کۆیە قشڵەی کۆیە لە شاری کۆیە بنیات ئەنرێەوە مێژوەکەش یەگەڕێتەوە بۆ ساڵانی 1869 بۆ 1872 کە لەو کاتەیە بەپێی سەرچاوەکان مەدحەت پادشا کە ئەو کاتە لە ڕێوالی بەغدادەوە قشڵەی کۆیە بنیات ئەنێن بۆ شوێنی سەربازەکانی دەوڵەتی عوسمانی کەوا لێرەیە وەکو وتمان کۆیە بێتە سنجاقێکی دەوڵەتی عوسمانی وەروە پێویستەکە سوپایەک لێرە هەبێت بۆ ئیدارەدانی هەم خودی ناوچەی کۆیە و هەم چاردەور و دەوروبەری شاری کۆیەش کەوا لە کۆنا ئازانین ئێمە شوێنی جوگرافیایی شاری کۆیە شوێنێکی زۆر گرنگ بووە وەرواسە وەروات ئەزانین کەوا کۆیە بە دوو کێوی باواجی و هەیبەت سوڵتان دەورە دراوە ئەمانە پێگەی کۆیە و وەروەها دەشتی کۆیەشیان چی کردووە بەهێزتر و کردەوە وەروە ئەهمیەتی زیاتریان بەوە بە شوێنی جوگرافیایی باڵێن شاری کۆیە بێگومان قشڵەی کۆیەش یەکێکە لە گرنگترین شوێنەواریەکانی و یەکێکە لە گرنگترین جێگا مێژوویەکانی شاری کۆیە و هەروەها کوردستانیش بەگشتی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی دەوڵەتی عوسمانی یاخود دەتوانین بڵین هەر خودی پێگاتی قشڵۆ بیناسازی قشڵەیەکێکە لە داهێنانەکان یاخود یەکێکە لە بیناسازیەکانی سەردەمی دەوڵەتی عوسمانیکەوە ئەوان زیاتر گرنگیان بە دروستکردنی قشڵەداوە وەروەها بۆ شوێنی مانەوەی سەربازەکانیان. بێگومان شاری کۆیە وەکو یەکێک لە شارە کۆن و مێژوویەکان بەدەر لەو پاژماوە شوێنەواری بۆ جێوارە مێژوویانەی کەوا لە شاری کۆیە بوونیان هەیە وەروە شارێکی کەلتوری وەروە شارێکی فەرهەنگیە و شاری شاعیران و زانایانی ئاینیە لە شاری کۆیە کۆمەڵێکی زۆر جێواری مێژوویمانەیە جگە لە قشڵەی کۆیە بە نمونە قەیسەریمانەیە وەروە خانمان هەیە کەوا ئەمانە کۆمەڵێک شوێنەواری زۆر گرنگ و نخبەن کەوا لە کوردستانە بە شێوازێکی زۆر کەم هەن ماونەتەوە بەڵام لە شاری کۆیە توانین بڵین ئەو جێوارە مێژووی و شوێنەوارە گرنگانەی کەوا لە کۆیە ماونەتەوە یەکێکی ترن لەو بەڵگە مێژوویانە یەکێکی ترن لەو سامانە نیشتیمانیانەی کەوا لە شاری کۆیە ئێمە ئەبێ شانازیان پێوە بکەین کە لە ڕووی مێژوویەوە سوودیان لێ وەرەگرین و توانین بڵێن شاری کۆیە هەم خاوەنی مێژوویەکی دێرینەیە وەروە هەم خاوەنی پێگەیەکی جوگرافیایی زۆر گرنگە وەروەها هەر ئەم پێگە جوگرافیایی و ئەم شوێنە گرنگەی شاری کۆیە کردو لە مێژووی پێشزین و مێژووی دەورانی زاینی و تایبەتیش مێژووی دەورانی ئیسلامی جێگەی بایخی گرنگی دەسەڵاتدارەکانی ئەو سەردەمانە بووە و بە تایبەتی سەردەمی دەوڵەتی عوسمانی وەکو یەکێک لە سنجاقە ئیداریەکان کەوا شاری کۆیە سوودی لێ وەرگیراوە وەروە ئەم پاشماوە شوێنەواری وەروە ئەم جێوارە مێژووی قشڵەشمان ئێستاکە ئێمە لێ دانیشتون بۆ بەجێماوە هاوشانی پاشماوە شوێنەواری و یاوە خود شوێنەواری مێژوویەکانی تری کە لە شاری کۆیە و هێروە لە دەروبەری شاری کۆیە ماونەتەوە بۆ ئێمە بنوێتە بەشێک لە زانستێکی گرنگی مێژووی نیشتیمانەکەمان. خۆی لە ڕووی پێگەهاتەوە قشڵەی کۆیە وتمان بیناسازیەکی سەربازی یاخود تایبەتمەندیەکانی بیناسازیەکی سەربازی لە قشڵەی کۆیە ئەبینین پێگەیە لە بینایەکی چوارگۆشە یاخود لە تا ڕادەیەک لاکێشە ئەگەر لە دوورەوە یاخود لە ئاسمانەوە سەیری هێڵکاری پلانی بیناسازی قشڵەی کۆیە بکەین ئەبینین بینایەکی کە چوار گۆشەی هەیە
لە هەر کام لە گۆشەکانیەوە بورجی نیزامی بۆ دروستکراوە بە شێوازێکی بازنەی هەم بۆ بەستنەوەی خودی سوچەکان یاخود گۆشەکانی بینا سەربازیەکە لە هەمان کاتیشا بۆ چاودێریکردن و وەروە بەهێزکردنی ئەمنیەتی تەواوی گۆشەکانی ناو قشڵە یاخود ئەو بینا سەربازیەکەوە ئێستاکە هەیە. واتە بە شێوەیەکی گشتی لە نێوان دیوارەکان لە گۆشەی باکوورەوە بۆ گۆشەی باشوور یاخود لە گۆشەی باشوورەوە بۆ گۆشەی باکوور بورجی سەربازیمان هەیە کە چوار بورجی زۆر بەهێزن دروستکراون تەواوی قشڵەی کۆیە ئەبەستنەوە بەیەکەوە ئەمانە ئەم بورجانە تایبەتمەندیەکی سەربازین کەوا لە بیناسازی قشڵەی کۆیە بەدی ئەکرێن یاخود ئەیان بینین بۆ ئەوەی بتوانن ئەمنیەتی قشڵە یاخود لەگەڵ ئەوەشا هەم بۆ لە ڕووی بیناسازی و بۆ بەهێزکردن و بەستنەوەی گۆشەکانی دیواری قشڵە سوودیان لێوەرگیراوە. لەگەڵ ئەوەشا هەر لایەک لە لاکان واتە ئەگەر ئێمە لە لای خۆرهەڵات وەربگرین یاخود لای باشوور وەربگرین کۆمەڵێک تایبەتمەندی بیناسازی تێدایە کە هەر کامێکیان باس بکەین ئەبینین ئەوەمان بۆ ڕوو نەبێتەوە کەوا قشڵە لە ڕووی سەربازیەوە سوودی لێوەرگیراوە یاخود بیناسازیەکی سەربازی بووە. هەر لە ڕووی پێک هاتەوە لە ڕووی ئەو هێڵکاریی کەوا بۆ قشڵەی کۆیە کراوە بینین ئەم بەشەی پشتەوەی من ئەبێتە بەشی باکوور لە بیناسازی یاخود لە هەڵکەوتەی جوگرافیایی خودی قشڵەکەەوە ئەبینین دیوارەکانی قشڵە لە مادەی بناغەکەی لە بەر دروستکراوە هەروەها سوود وەرگیراوە لە خشتی سوورۆکرا و لەگەڵ قوڕ و لەگەڵ قسڵ و گەچکەوە بۆ دیوارەکان بە شێوازێکی زۆر بەهێز دروست بکرێن ئەبینین لە کاتی نۆژنکردنەوە شایستاکە بەشی دەرەوەی دیوارەکان سواغ دراون بە مادەی گەچ بۆەوەی بەهێز بێت و لە کۆنیشا دیوارەکان بە شێوازێکی ڕاڕە و بە شێوازێکی درێژی کەوا هەر لە یەکلاکانی تقریبن تا ڕادەیە یەکسانن 86 متر بە 85 متر بە 87 متر واتە درێژی هەر لای باکوور و باشوور لەگەڵ خۆرهەڵاتە تا ڕادەیەک بە چەند مترێک فەرقیان هەیە لە ڕووی بیناسازی و تا ڕادەیەک هەندەسی دروستکراون. ئەبینین عقدەکان دروستکراون لە ناو عقدەکانە کونەمەتەرێس هەیە بە شێوازێکی سێگۆشەیی کە وەکو یەکێکی تر لە تیرازە بیناسازیەکان بۆ بەرگریکردن و چاودێریکردنی دەرەوەی یاخود دیوارەکانی قشڵە و یاخود ئەو کەسانەی لە دەرەوەی قشڵاگەربیانەوێ زیانێک بە دیوارەکانی قشڵە یاخود لە کاتی حاڵەتێکی ناجێگیری سەربازیە بینین هەنێک لە کونەمەتەرێزەکان بە شێوازی سێگۆشن هەنێکیشی پەنجەرەی تێدایە بە شێوازی چوارگۆشەی تا ڕادەیەک لا کێشەیی و هەروەها عقدەکان هەموو عقدێکەوە ئەکرێ بۆ پاسەوانی یاخود وەکو نوکتەیەکی حرەسیات کەوا پاسەوانێک سەربازێک دەتوانێت لە ناویدا بمێنێتەوە ئەگەر حاڵەتێکیش هەبێ باران بێ یاخود حاڵەتێکی کەشوهەوا ناجێگیر بێ ئەو پارێزراوە واتە عقدەکە ئەی پارێزێ و هەروەها لە ناو عقدەکەشا ڕاستەوخۆ لەوەکو ئەیوانێکی بچکۆلانەوەیە ڕاستەخۆ لە ڕێی کونەمەتەرێزێکەوە توانێت چاودێری دەرەوە بکات و بینین لە دوو بەش پێک دێ بەشی سەرەوەشی وەکو ستارەیەک وایە کەوا بە هەمان شێوە بیناسازیەکەی کونەمەتەرێزی تایە وەروە شوێنی چاودێریکردنی تایە سەربازێک دەتوانێت بەسەری لە سەقفی ئەیوانە بچووکەکەوە کەوا لەسەریشەوە توانێت هاتوو چۆ بکات و هەم چاودێری بکات هەمیش بتوانێت بمێنێتەوە واتە پێک هاتێ دیوارەکە بە جۆرێکە لە یەک کاتا دوو سەرباز لەسەر یەکەوە توانن چاودێری بکەن یەکێکیان لە خوارەوە و یەکێکیان لە سەروی ئەوە کەوا عقدەکە سەقفیەوە ئەتە ئەو لە ناو عقدەکە و ئەویش لەسەرەوەی عقدەکە ئەتوانێت چاودێری بکەن وەروەها پێگاتێ بیناسازەکەشی سەربازێک دەتوانێت بە چوار دەوری قشڵەکەیە واتە لە بەشی سەرەوە هاتوو چۆ بکات بێوەی بێتە خوارەوە واتە لە ڕووی بیناسازیەوە بۆ شێوێ دروستکراوە ڕاڕەوی یەکەم عقدەکان لە تەنیژەکەوە دروستکراون سەربازەکان لە ناویابن لە سەرەوەی عقدەکانیش کەوا سەقفی بۆ کراوە وەکو ڕاڕەوێک وایە وەکو ڕێگایەک وایەکەوە بۆ سەربازەکان بتوانن بەرگری لێ بکەن یاخود بتوان بەرگری لە دەرەوەی شورای قشڵە بکەن. وەک ئەبینن ئەمە یەکێکە لە عقدەکان لە دیواری باکوور یاخود هاوشێوەی دیواری خۆر ئاواش تقریبا تا ڕادەیەک لە ڕووی بیناسازیەوە لە یەکە چەند یاخود پێگاتەی دیواری باکوور لەگەڵ دیواری خۆرئاوا
بە شێوازێکی دروستکراونکەوە ئەم عقدانە لە تەنیژدەکە دروستکراون ئەبینین بەشی سەرەوەی ئێرە سەقفی هەیە لە بەشی سەرەوەشی ئەتوانی کەسێک هاتوو چۆ بکات و لێرەوە لە ناو ئەم عقدەوە کەوا سەربازێک یا دوو سەرباز کەوا ئەتوانن لێرەوە چاودێری دەرەوە بکەن وەروە ئەو چەکەی کەوا پێیانەجا لەو سەردەمەیە زیاتر مەتەرێز یاخود جۆرێک لە ساچمەزن کەوا چەکی پێشکەوتوی ئەو کاتە هەبوون لەڕێی ئەم بۆ شایانەوە لەڕێی ئەم فراغانەوە توانیوانە هەم چاودێری دەرەوە بکەن هەم ئەگەر حاڵەتێکی نائەمنی ناجێگیر هەبێ بۆ ئەوەی بیانەوێت هجوم بەرێنە ناو باخود مەترسی دروست بێ بۆ دیوارەکانی ناوەی قشڵە لێرەوە لە ڕێگەی چەکەکانیانەوە بەرگریان لە قشڵە کردووە وەگە بینین عقدەکان هەمیشە بە شێوەیەکی نیوە بازنەین یاخود عقدی کەوانەین کەوا لە تەنیشتێکە دروستکراون تا بە درێژایی بەشی باکووری دیواری قشڵە وەروە لە بەشی خۆراواشەوە بە هەمان شێوەی تایبەتمەندی بیناسازی بەدیەکرێ بەڵام بەشی خۆر هەڵاتی کەوا دەواازەی سەرەکی قشڵش لەوەیە لەگەڵ بەشی خۆراوای تا ڕادێک لە ڕووی بیناسازیەوە گۆڕانکاریان بەسەر باڵێن جیاوازن بە حکومی کۆمەڵی غورفەیان تێدا کە بۆ سەربازەکان و لە ڕووی ئیداریەوە کۆمەڵی بۆ جێبەجێکردنی کاروباری ئیداری ناو قشڵە و یاخود ئەوانەی ئیدارەی دەوروبەری قشڵە لە بەشی خۆر هەڵات کۆمەڵە غورفەمان هەیە لەگەڵ بەشی باشوورە کەوا ئەمانەش لە کۆنا سوودیان لێ وەرگیراوە بۆ ئیشوکاری ئیداری بەڵێ بینن ئەمانە گەچەکەش بە مادەی گەچ سواقدراوە لە کۆنا بەرد لەگەڵ قڕ لە دروستکردن و هەنێکیش خوشت لە پێکهاتەی قشڵەی کۆیە ئەبینین کەوا ئەمە وەکو پێکهاتەی دروستکردەکانی بیناسازەکەی قشڵە ئەمانە دروستکراون لێرەوە لە بەشی سەرەوە ئەتوانێت سەربازێکەوە لە هەمان کاتە گوزەر بکواتە هاتوو چۆ بکە لەگەڵ ئەوەشە سوود وەربگرێ لە کونەمەترێزەکان کە لە بەشی سەرەوەیە دروستکراون ئەتوانێت هاتوو چۆ بکات و بەو شێوەیەکەوە وەک دیارە کەسێک ئەتوانێت ئاسان هاتوو چۆ بکە بە پێشەوە بۆسێ وەروەها لە ڕێگەی ئەو کونەمەتێرەزانشەوە کە هەن بەرگری و چاودێری و ئیشەکەی خۆی جێبەجێ بکات. هەر دەربارەی نەخشە و پێکهاتەی قشڵەی کۆیە ئازا ئەبینین لە پشتمانەوە بەشی خۆر هەڵاتی قشڵە هەیەکەوە دەواازەی سەرەکی واتە کاتێک داغڵی ناو قشڵە ئەبیت لە بەشی خۆر هەڵاتەوە داغڵە بیت کەوا دەواازەکە ئەکەوێتە ناوەندی بەشی خۆر هەڵاتەوە و هەروەها لە دوو تەبەقەش پێک دێواتە قاتی یەک ڕاستە خۆتەوە داغڵەبی و بەشی سەرەوەشیە بێتە قاتی دووەم تابقی دووەم کەوا لە دوو غورفەی لە تەنیژدەک و وەروە کۆمەڵە غورفە لە دوایەک دروستکراون کە ئەمانش لە کۆنا بۆ شوێنی سەربازەکان و شوێنی بەرپرسی ئیدارەی قشڵە و وەروەها کۆمەڵێک لەو ئیداریانەیەکەوە لە کۆنا پێویستوە لە قشڵەیە بکرێ واتە لە قشڵەیە تەنها دوو دەواازە هەیە دەواازەی سەرەکی لە بەشی خۆر هەڵاتێتی کە ڕاستەوخۆ بەهاتنە ناوەژی قاتی سەرەوەشی لێ دەبینرێ وەروە لە بەشی خۆراواشکەوە دەواازەیەکی تری تێدایەکەوە تا ڕادەیەک بەتوانێت دەرگایەکی خەلفیە کە لە کۆنیشا دەواازەکان بە دار و ئاسن دروست کراون و ئێستاکەش دەواازەکەی بە هەمان شێوە ماوەتەوە یاخود نۆژەن کراوەتەوە لەسەر شێوازە کۆنەکەی و بەشی باشووریشی کەواکەوێتە ئێستاکە لێرەیە ئەبینین هەنێک ئیزافەکاری بۆ کراوە کەوا ئێستاکە بەشێکی زۆریش هەنێک غورفۆ و هەنێک حاڵەتەوە بۆی دروست کراون و وەروە لە کۆن و لە ئێستاشە نۆژەن کراوەتەوە کەوا ئێستاکەش ئەم غورفانە سوودیان لێ وەرگیراوە کۆمەڵێک ناوەندی فەرهەنگی و کەلتوری لە شاری کۆیە وەروە کۆمەڵێک شوێنی دانیشتنی هاوڵاتیان وەروەها کۆمەڵێک ئیشوکاری فەرهەنگی وەروە کەلتوری لە ناو قشڵەیە بە شێوەیەکی گشتی پەیڕەوەکرێن یاخۆ دروستەکرێن و ئێستاکە قشڵەی کۆیە وەکو مۆزەخانەیەک وەکو تەنتەرێکی فەرهەنگی و کەلتوری ڕۆژانە خەڵکی سەردانیەکە یاخۆت دانیشتوانی ناو کۆیە وەروها میوانانەی کەوا ڕوو لە شاری کۆیەکەن ئێنە ناو قشڵەی کۆیەوە بۆ بینینی ئەو شوێنەوارێ بۆ بینینی ئەم جێوارە مێژوویە وەروەها گەڵشمان لە یاد نەچێت لە ناو قشڵەی کۆیە ڕێژایەکی زۆر ئیشی دەستی وەروەها کۆمەڵێک پاشماوەی ئەنتیکەی مێژووی وەروە کەلوپەلی کۆنی شوێنەواری ئەبینین کەوا دانراون لە گۆزە لە پاشماوەی تری لە هاڕینی گەنم یاخود هەر کامێک لەو پاشماوە شوێنەوارانێکەوە بینین
وەکو جۆرێک لە مۆزەخانەوێک و شوێنێکی کەلتوری لە قشڵەیە ئەبینین و سوودیان لێ وەرگیراوە دەبینین. بە شێوازێکی گشتی ئەتوانین بڵێن جێواری مێژووی قشڵەی کۆیە بەدەر لەوەی کەوا شوێنێکی سەربازی بۆ لە کۆنا بۆ ئیشوکاری نیزامی سوودی لێ وەرگیراوە ئەمڕۆ بۆتە شوێنی کۆبوونەوەی خەڵکی بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و هەروەها دەردی ئێرانەکان ئەڵێن ئەسقەزا ئەوڕۆ ئێمە هاتین بۆ پێشکردنی ئەم پرۆگرامە یاخود بینین ئەم جێوارە مێژوویە کۆمەڵێکی زۆر کورسیمان بینی لە برادێک خەریکی بووتم بۆ چێوتی شەکرا خواردنەوەیەک لێرە هێواتە قشڵەی کۆیە بۆتە شوێنی پێگەیاندن و وەروە بە شوێنی کۆبوونەوەی وەروە مەجلیسە خۆشەکانی هاوڵاتیانی ناوچەکە بە شێوازێکی گشتی و وەروەها میوانەکانیش کەوایەنە ئێرە بە تایبەت سەردانیەکەن وەکو شوێنێکی مێژووی کەلتوری سوودی لێوەردەگیرێت. لە جێواری قشڵەی کۆیە و لەم شوێنە مێژوویە و لە کەنار ئەم پاشماوە شوێنەواریە ئەنتیکە مێژویانەی ناو قشڵەی کۆیە ئێرە بەجێ ئێڵین و تا پرۆگرامێکی تری جێوار و تا سەردانێکی تری شوێنەوارێکی مێژووی کوردستان بەخواتان دەسپێرین بۆ هیوایەن لە هەر کوێیەکە بن شاد و کامەران بن کوردستان ئاوادان بێت و شوێنەوارەکان و شوێنەوار دۆستانیش بە شێوازێکی دڵسۆزانە ئیش لەسەر ئاوادانکردنەوە و بەهێزکردنی مێژووی نیشتیمان بکەن. هەر شاد بن، خواتان لەگەڵ.